ئەو هەفتەیە بۆ کێشەکانی هەرێمی کوردستان پێدەچێت هەفتەی یەکلاکەرەوە بێت. لەو هەفتەیە وا بڕیارە دوای زیاتر لە ساڵێک پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆ ببنەوە. کۆبوونەوەی ئەمجارە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و هاتنەوەی سەرۆکی پەرلەمانە. گۆڕان بە 5 مەرج پێشوازی لە پارتی دەکات و دەڵێت ئەگەر پارتی بێوێت ڕێکەوتن دەکرێت. ئەو خاڵانە دەبنە بناغەی گفتوگۆکانی ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان جدی بێ و بڕیاری دابێت کە ڕێکەوتن بکرێ، ئەگەر بڕیاری دابێت کە ئیجماعی نیشتیمانی دروست بکاتن، پێویستە نەرمی بنوێنیتن بۆ ئەوەی ئەو خاڵانەی کە ئێمە داوامان کردو مناقەشە لەسەر بکەن و بگەینە ڕێکەوتنێک. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە نێوان حزبە سیاسیەکانی کوردستان دەیان کۆبوونەوە ئەنجام دراوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئێستا هەموو حزبەکان چاوەڕێی دوایین جەولەی گفتوگۆی پارتی و گۆڕانن. پارتی دەڵێت دەمانەوێت ڕێک بکەوین. کەس ئینکاریەوە ناکە کە کۆمەڵی خاڵ هەندەبێت لە گفتوگۆکاندا هەردوو لایەن گفتوگۆی لەسەر بکەن بۆی بێکەوە و لەگەڵ لایەنی تریش بگەنە چارەسەر. بەڵام باشتر وایە کە ئەمە نەچێتە خانەی مەرج و فەرزکردنی مەرج لەسەر یەکتری. لەبەرەوەی بینیمان پارتی دیموکراتی کوردستان بەبێ هیچ مەرج ئامادەیە دانوستاندن بکەوە پەرلەمان کارا بکاتەوە. پێویستە لایەنی دووەمیشکە بزوتنەوەی گۆڕانە بە هەمان شێواز بێتە پێش. لەو هەفتەیە جگە لە کۆبوونەوەی پارتی و گۆڕان، پارتی لە کاتی سەردانیکردنی بۆ سلێمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆ دەبێتەوە. جگە لەوەش پێدەچێت لە نێوان لایەنەکانی تریش کۆبوونەوەی تر بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ئەوەی 2 ساڵە خەڵک چاوەڕێیە چەند سەعاتێکی تر لە هەولێرنا لە سلێمانی پارتی بەبێ مەرج و گۆڕان بە 5 مەرج دەست دەکەن بە گفتوگۆ بۆ ئەوەی لەسەر ئەو کێشانەی کە ئێستا هەیە بگەن بە ڕێکەوتن. هاوکار عەبدوڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.